هێلین و هێلان دوو خوشکی هونەرمەندی شێوەکارن. بۆ 8 مارس و هەروەها ڕۆژی جیهانی ژنان پشتگیری خۆیان بە شێوازێکی جیاواز بۆ ژنانی کورد خستە ڕوو. ئەویش جارێکی تر بە دروستکردنەوەی بەشێک لە هونەرمەندانی دیار لە بوارەکانی هەم شێوەکاری و هەم موزیسیان کە توانیان بەشێک لە وێنەی ئەم هونەرمەندانە بکەشنەوە بتوانن لەنێو پێشانگایەکی شێوەکاریە نمایشی بکەن. بەشی کللتوری قونسوڵخانەی فەڕەنسا لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری و چالاکێکی موزیکی بۆ دوو خوشکی پارێزگای سلێمانی کردەوە. هێلین و هێلان ئەو دوو خوشکن لە ڕێگەی نمایشکردنی ژمارەیەک تابلۆی شێوەکاری و ژەنینی موزیک و شاعر گزارشتیان لە ماف و ئازادیەکانی ژنان دەکرد، وەک خۆیان باسییان لە چیرۆکەکانی پشت تابلۆکان و تێکستە شعرەکانەوە کرد کە پەیامێکن بۆ بەهرە و توانەکانی کچان و ژنان لەنێو کۆمەڵگادا. من و هێلینی خوشکم زۆ خۆشحاڵ بووین کە قونسوڵخانەی فەڕەنسایەمان هەڵبژارد لە ڕۆژی ژنانە، ڕۆژێکی وا تایبەتە ئێمە بەشداری بکەین و بتوانین ئەو بەهرە و ئەو شتانێک کە ئیشمان لەسەر کردووە چەند ساڵە دەری بخەین بۆ خەڵک. لۆحەکان ئەکید بە مناسبەی 8 مارسەوە هەر باسی ئافرەتەکە، بەڵام نەماویست فۆکس و تەرکیزەکە بخەینە سەر کێشە و تونند و تیژی، ویسمان بخەینە سەر هەنێک کێشەی عەسری کە ژن هەیەی لەم ڕۆژگانەیە، وەکو کێشە لە بەهرە و لە ئیش و لە مەکتەب و زیاتر ویسمان تەرکیز بکەینە سەر ئەو شتانە کە شتی شەخسی و تەبیعیە.